بەڕێزان خۆشەویستان دوێنێ کاتژمێر 6 بەیانی بوو ئەم ڕووداوە ڕوویدا بەڵام کاتژمێر 9:30 خودی بکوشت خۆی پەیوەندی بە بەڕێوەبەرایەتی پۆلیسی سۆرانەوە کرد و خۆی ڕادەست کرد هەواڵی پێدان کەوا تاوانی کوشتنی ئەنجام داوە دەست بەجێ تیمەکانمان لەسەر فەرمانی بەڕێز دادوەری لێکۆڵێنەوەی سۆران چوون بۆ شوێنی ڕوودا و دەرکەوت کە بەڵێ تاوانەکەی ئەنجام داوە هەردوو خێزانەکەی بەدەستی خۆی کوشتووە بە چەکی زۆری تاپڕ دەست بەجێ تیمەکانمان کشت ڕێزکاری یاساییەکانیان ئەنجامدا و تەرمەکانیان ڕەوانەی پزیکی دادی کرد لە نەخۆشخانەی ئاشتی لە سۆران و تۆمەتبارش لەسەر فەرمانی بەڕێز دادوەری لێکۆڵێنەوە بە پێی مادەی 406 لە یاسای سزادانی عێراقی بند کراوە و کەسی بۆ کراوە لێکۆڵێنەوەکان دەرحەقی دەستی پێکرد بەڕێزان خۆشەویستان ئەمەوەی لێرە باسی ئەوە بکەم کە بەر لەم ڕووداوە ئەم سکاڵایە لە نووسینگەی بەڕەنگاربوونەوەی تونند و تیژی ئافرەتان تۆمار کرا و فەرمانی گرتنیش هەر لەم نووسینگەیەوە دەرچوو سەبارەت دەرحەق بە تۆمەتبار ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی پۆلیسی سۆران هیچ سکاڵایەک دووبارەی ئەکەمەوەکەوە هیچ سکاڵایەک لە هیچ بنکەچی سەر بە بەڕێوەبەرایەتی پۆلیسی سۆران تۆمار نەکرا دەرحەق بەو تۆمەتبارە و هیچ نووسراوێکی فەرمیشمان ئاراستەی بەڕێوەبەرایەتی پۆلیسی سۆران بەشی جوولانەوە نەکراوە کە ئاماژە بە فەرمانی دەستگیرکردنی ئەم هاوڵاتیە بدات و ئێمە هاوکار بین بەگرتنی بۆیە سکاڵاکە لە ئەم نووسینگەیە کراوە و هەروەها لەم نووسینگەیە فەرمانی گرتنی بۆ دەرچووە بەداخەوە ئەمە باسی ئەوەش بکەم کە دوێنێ لە کەناڵێکی فەرمی بە شێوەیەکی ڕاستەوخۆ بە شێوەیەک باس لەم کەیسە کراوە کە دوور لە ئەتەکێتی ڕۆژنامەوانی باس لەوە کراوە کە هەموو تۆمەتەکان خراوەت پاڵ بەڕێوەبەرایەتی پۆلیسی سۆران و هەروەها بەڕێوەبەرایەتی پۆلیسی سۆران بە کەمتر خەمزانی سەبارەت بەم ڕووداوە ئەمە لە کاتێکدایە گشت ئەفسەر و کارمەندانمان لە بەڕێوەبەرایەتی پۆلیسی سۆران شان بەشانی دەستگا ئەمنیەکانی تری ناو سۆران پارێزەری سەر و ماڵی هاوڵاتیان و هەروەها هەمیشە لە ئەرگدا بووە بۆ پاراستنی سەر و ماڵیان